ئێوارەتان باش سڵاتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لا بەرنمەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت با دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. تەوەری سەرەکی بەرنامەی ئەم جارەمان سەردانی وەفدە ڕسمیەکانی هەرێمی کوردستانە بۆ دەرەوەی هەرێم. ئایا تا چەند ئەم سەردانانە کاریگەری ئیجابی هەبووە لەسەر ناوبانگی هەرێمی کوردستان یاخود وەک هەندێک جار لایەنی ئۆپۆزیسیۆن ڕەخنە دەگرێت ئایا ئەم سەردانانە تەنها سەردانی حکوومەت یاخو سەرۆکاتی هەرێم نەبوو سەردانی پارتێکی سیاسی دەسەڵات بۆ لە هەرێمی کوردستاندا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتانە و چەند تەوەرێکی دیکە میوانداری هەر یەک لا بەڕێزان کاک فەلاح مستەفا بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان، کاک سەباح بەرزنجی ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروەها کاک ئەمین فەرەج مامۆستای زانکۆ، زۆر بە خێراتنتان دەکەم پێشەوەی بێمە لای ئێوە پێکەوە بە ئەم راپۆرتە ببینین کە لەسەر سەردانەکانی وەفدە ڕسمیەکانی هەرێمی کوردستان. سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەی 6 مانگی ڕابردووی ئەم ساڵدا 6 سەردانی فەرمی و ئاشکرای بۆ وڵاتانی ئەوروپا ئەنجام داوە. یەک سەردانیشی بێ بڵاوکردنەوەی هیچ زانیاریەک لەسەر شوێن و مەبەستی سەردانەکەی ئەنجام داوە. یەکەم سەردانی فەرمی و ئاشکرای مەسعود بارزانی لەم ساڵدا ڕۆژی 20 کانونی دووەم بوو بۆ وڵاتی سویسرا بە مەبەستی بەشداریکردنی لە کۆربەندی ئابووری دافۆس لە وڵاتەدا کە ئەندامانی وەفدەکە بریتی بوون لە عیماد ئەحمەد جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم و فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی و فەلاح مستەفا بەرپرسی فەرمانگە پەیوەندیەکانی دەرەوەی هەرێم و ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشتیەکان و عەلی سندی وەزیری پلاندانان و ژمارەیەک لە ڕاوێژکاران. دووەم سەردانی بارزانی بۆ دەرەوەی هەرێم ڕۆژی 5 شوبات بوو بۆ ئێرلەندای باکوور. وەفدەکەش بە یاوەری هەر یەکە لە فواد حوسێن و عەلی سەعدی وەزیری خوێندنی باڵا و بەیانسامی نوێنەری حکوومەتی هەرێم لە بەریتانیا ئەنجام درا. بارزانی دوای سەردانێکی 18 ڕۆژە بۆ وڵاتی ئەوروپا ڕۆژی 7 شوبات بارزانی لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەولێرەوە گەڕایەوە هەرێمی کوردستان. دوای سەردانەکەی بارزانی بۆ هەر یەکە لە وڵاتانی ئەڵمانیا و ئێرلەندای باکوور ڕۆژی 19 شوبات بارزانی سێم سەردانی ئاشکرای بۆ وڵاتانی ئەوروپا ئەنجامدا کە یەکەم وێستگەی سەردانەکەی بۆ وڵاتی رووسیا بوو. ئەندامانی وەفدەکەش پێکهاتبوون لە هەر یەک لە مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاساییشی هەرێم و فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێم و ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان و کامەران ئەحمەد عەبدوڵڵا وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن و فەلاح مستەفا و ژمارەیەک لە ڕاوێژکاران. بارزانی لەو سەردانەیدا چەندین کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی رووسیا و بەتایبەتیش ڤلادیمێر پۆتین سەرۆکی رووسیا ئەنجامدا و ئێوارەی 24 هەمان مانگیش لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێرەوە گەڕایەوە هەرێمی کوردستان. چوارەمین سەردانی بارزانی بۆ وڵاتی دەرەوەی هەرێم ڕۆژی 7 ئایاری ئەم ساڵ بوو. بەڵام ماڵپەڕی سەرۆکایەتی هەرێم جگە لە بڵاوکردنەوەی هەواڵی سەردانی بارزانی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان کە چەند ڕۆژێک دەخایەنێت هیچ زانیاریەکی تری لەسەر شوێن و ئامانج و کاتی گەڕانەوەکەی بڵاو نەکردەوە. ئەو سەردانش هەر بە نهێنی مایەوە. سەبارەت بە پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەگەر دراسی بکەین لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی هەرێمی دەتوانین بڵین هەرێمی کوردستان لەسەر ئاستی پەیوەندی دیبلۆماسیەکان و پەیوەندی سیاسیەکان هەنگاوی زۆر گەورەی بەرەو پێشەوەی ناوە بە تایبەتی لە چوارچێوەی پەیوەندی دیفاکتۆکان. دوایین سەردانی بارزانی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ڕۆژی 19 حوزەیران بوو بۆ بەشداریکردنی لە کۆربەندی سانت پترۆسبۆرگ ئابووری نێودەوڵەتی. بۆ دوانجار لە ماوەی ئەم ساڵدا بارزانی سەردانی رووسیای کرد کە ئەندامانی وەفدەکەش پێکهاتبوون لە مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاساییشی هەرێم و فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێم و ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشتیەکان و فەلاح مستەفا و هێرش محەرەم سەرۆکی دەستەی وەبەرهێنان و ژمارەیەک لە ڕاوێژکاران. لە دوای سەردانەکەشی بۆ رووسیا وەک ماڵپەڕی سەرۆکاتی هەرێم بڵاوی کردەوە بارزانی سەردانی وڵاتی ڕۆمانیا دەکات بەڵام هیچ زانیاریەک و وێنەیەک لەسەر ئەو سەردانە نەخرایە ڕوو. خۆی لە کوردستان هەز دەکرێت فەوزایەک هەیە لە عیلاقاتی خارجی و سەردانی ئەو سەرۆک حیزب لەگە ئەو سەرۆک حیزب بەڵام سەرۆکی هەرێم دەبابی لێ سەروەری یاسایی دەستی پێ بکرێت بە تایبەتی بە پێی مادەیەکی سەرۆکایەتی هەرێم کە ڕئیسی ئاعلای مەجلیسی تەنفیزیە پێویست بوو لێژنەگیان هەیئەتی چاودێری هەبووە کە سەردانی دەکرد پرش و ڕاوێژی لەگەر بواە لەگەرەوان بکراوی وا دەشاتەوە سەرنجامەکەی بۆن ڕابکەیان دابواە. ڕۆژی 29 حوزەیران بارزانی لەگەڵ وەفدەکەی جگە لە هێرش محەرەم و زیادبوونی عیماد ئەحمەد سەردانی وڵاتی فەڕەنسای کرد. دوای سەردانێکی 13 ڕۆژیش بۆ رووسیا و فەڕەنسا و چەند وڵاتێکی ئەوروپا ئێوارەی ڕۆژی 3 ئەم مانگە بارزانی گەڕایەوە هەرێمی کوردستان.
جارێکی تر سڵاتان لێبێ عزیزان کاک فەلاح بە ئێمە لای جەنابەت ئەم سەردانانە لە زۆربەی سەردانەکانە ناوی جەنابەت دووبارەیە لە هەموو زۆربەی سەردانەکان لەگەڵ سەرۆکی هەرێم یاخود لەگەڵ سەرۆکی حکوومەت یەکێکی لە ئەو شاندانەی کە سەردانی دەرەوەکەن تا چەند ئەم سەردانانە کاریگەری ئیجابی هەبووە لەسەر ناوبانگی هەرێمی کوردستان. زۆر سپاس بێگومان ئەگەر ناوی من نەبوایە ئەو کاتە دەبوو جێگەی پرسیار نەکبوونی ناوەکە لەبەرەوەی سروشتی فەرماگەی ئێمە بوونمان لەو پۆستە بوو ئەوەیە کە ئێمە ئاگاداری پەیوەندەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بین. بەڵێگەر بۆی پرسیارەکەمەوە نییە بۆ توییت بەس پرسیارەکە بوونی ئەم جۆرە پەیوەندیانە زۆر گرنگە و خزمەتی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان دەکات لەسەر مەدایەکی درێژخایەن لەبەرەوەی ئاکامی ئەو سەفەرانە پەیوەندێکی بەهێزی هەرێمە لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی ئابووری لە ڕووی ڕۆشنبیری لەگەڵ جیهانی دەرەوە لەبەرەوەی هەرێمی کوردستان بڕیاری گرتنە ئەستۆی سیاسەتی کرانەوە بەڕووی جیهان بوو و زۆرێک لەو سەردانە بۆ مایەکردنەوەی نوێنەراتی ئەو وڵاتانە لە هەرێم هاتنی کۆمپانیای وەبەرهێنانیان بۆ هەرێم هاتنی زانکۆی ئەو وڵاتانە و کردنەوەیان لە هەرێم و دەیان دەستکەوتی تر کردێت بەڕاستی سیرکردنی ئەو راپۆرتەوەمان پێدەڵێکەوە کەسانێکی دوور بە دوور لە واقعەکە هەڵی دەسەنگێن کە نازانن ئاکامی چێ و چۆن ئەو پەیوەندیانە بەڕێوە دەڕوات پەیوەندی دیبلۆماسی هێزە بۆ هەرێم پەیوەندی ئابووری هێز و پێگەیەکی بەهێزە بۆ هەرێم و بوونی ئەو پەیوەندیانە دەبێت هەمایم سۆگەرکردنی بیستنی هەڵوێستی کورد و بیستری دەنگی کورد لە گۆڕەپانی سیاسی نێودەوڵەت. دەستخۆش کاک سەباح ڕێی جەنابەت لەسەر ئەم سەردانانە ئایا ئەم سەردانانە سەردانی فەرمی هەرێمی کوردستانە یاخود وەک زۆر جار کە ئێوەی ئۆپۆزیسیۆن ڕخنەتان هەیە لەسەر چۆنیەتی سەردانەکان. سەرەتا بە ناوی خوای بەخشندە و میهرەبان دەستخۆشیتان لێ دەکەم. هیچ گومان لەوەدا نییە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە تایبەتی شخصی سەرۆکی هەرێم نوێنەرایەتی گەلی کوردستان دەکەن لە دەرەوە لە ناو لە دەرەوە ینی تەمسیلی ئەو شخصیەتە معنەویی گەلی کوردستان و هەرێمی کوردستان دەکەن بۆیە من پێم باش یعنی ئەم سەردانانە بەردەوام بن بەڵام مەرجی ئەوەی تایە کە لەسەر بنەمای شەفافیت لەسەر بنەمای ڕوونی و ئەو علاقە تۆکمەیی کە لە نێوان دەسەڵات و خەڵکا هەیە خەڵک بزانێ ینی چی دەگوزارێ لەم سەردانانەدا و فعلا ڕوون بێتەوە کە چ دەستاوەردێکی سیاسی ئابووری تەنانەت علمی زانستی ڕۆشنبیری چونکە ئەم سەردانانە وەکو ئەزانین هەزینەیەکی زۆر لە بودجێ هەرێمی کوردستان تیا سەرفەکرێ و لایەنی ژیانی خەڵکی پێوە بەسراوە پێم باش ینی لێرەدا بزانین ینی بەتابەتی بەڕێز کاک فەلاح کە تەشریفی بووە لەو سەفەرانەدا بزانین دەستاوەردی مەلموس بۆ ئەم مەوزوعانە چییە ینی بەشێ لەو گلەیانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵک نازانێ بەروبووم و بەرهەمی ئەم سەردانانە لە چیایە بەشێکی تریشی گلەیەکان و تێبینیەکان ئەگەڕێتەوە بۆ پێکهاتەی ئەم شاندانەی کە لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێمە ئاسنە دەرەوەی وڵات کە تێبینی ئەوە دەکرێت زۆر جار حیزبێکی دیاری کراویە تەنها ئەحزابی دەسەڵات دەگرێتەوە یاخود ئیتیجاهی تایبەتمەندی گرتووەتە بەر لە پێکهاتەی سەردانەکانە یعنی خۆشی ئەگەڕێتەوە بۆی فعلەن ڕەنگە کێشەیەکە بێ بۆچی ئەمە ئینعیکاز ناکاتەوە بۆ خەڵک ئاگادار نییە لە ڕوتی ئەم سەردانانە و وەکو لە راپۆرتەکە شابینی دەستخۆش کاگەمین ئەم سەردانانە بۆ کاک فەلاح باسی کرد کە پێگەی کورد بەهێزەکان لە دەرەوە کاک سەباحیش ڕخنەی لەسەر سەردانەکان نییە وەک سەردان ڕخنەکەیان لەسەرەوەیە کە پێکهاتەی ئەو شاندانی ئەچنە دەرەوە میانی ڕخنەکان لەسەرەوەیە تۆ وەک چاودێرێک چۆن ئەم سەردانانە ئەبینیت؟ بەڵێ سوپاسانەکەم لە ڕاستیە مەسلەی من هاوڕام لەگەڵ کاک فەلاح لەسەر گرنگی پەیوەندیەکان بۆ هەرێمی کوردستان لەم بارودۆخەی ئێستای هەرێمی کوردستان بۆ لەگەڵ کاکتۆریش لەسەرەوەی کە پێویستە قسە لەسەر ناوەڕۆکی بابەتەکە بکرێت لەسەر نەتیجەکەی هاوڕام کە دەستکەوتی باش بەدەست هاتووە بە قەدەر ئەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە بەڵام کێشەکە لەسەر پێکهاتەی بە چۆنەتی بەڕێوەبردننی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە و پێکهاتەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و دانانی نوێنەرەکانی حکوومەتی هەرێم لە دەرەوەی هەرێمی کوردستان و هەروەها ئەو شاندانەی کە دەنێرێنە دەرەوە پێکهاتەکەیان و
گرنگتر لە هەمووی ڕوونی لە سەردانەکان و ناوەڕۆکەکەی و ئاگاداربوونی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پەرلەمانی کوردستان کە مەرجەعی سیاسی و یاسایی و دەستوری هەرێمی کوردستانە. چونکە سەرۆکی هەرێمی کوردستان وەکو کاک دکتۆر باسی کرد نوێنەرایەتی هەرێمی کوردستانەکە لە ناوە و لە دەرەوە. بە تایبەتی ئێمە کە باس لە دەرەواکەین بەڵام سەرۆکی هەرێمی کوردستان تەفیوز کراوە بە پێی یاسا لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بۆ هەستان بەو ئەرکە. بە ئەرکەکەی هەڵدەستێ بەڵام دەبێت لەژێر سەرپەرشتی و بە ئاگاداری مەرجەعەکەی خۆی بێت کە پەرلەمانی کوردستانە. ڕاستە سەرۆکی هەرێم لەلایەن خەڵکەوە هەڵبژێراوە بەڵام لە مەسەلەی پەیوەندی دەرەوە بە پێی یەکێک لە خاڵەکانی کە پەرلەمانی کوردستان دەری کردووە لە یەکێک لە یاساکانە باسی ئەو تەفیوزاکە کە کێ تەفیوزی دای دەبێت ئەویش سەرپەرشتی بکە لەو کاروبارێ. بەڵام ئەوە ئێمە لە هەرێمی کوردستانە دەیبینین بەو شێوەیە بەرچاو ناکەوێت پەرلەمانی کوردستان وەکو خەڵکێکی ئاسایی زۆر جار خەبەرەکە لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە دەبیستێ لەوانەیە کاکتۆر ئەگەر لێرەیە لەلایەنی تریشەوە لە سایتی سەرۆکایەتی هەرێم ئێمە دەبینین کە سەرۆکی هەرێم سەردانێکی کردووە پێشتر ئاگادار نین لایەنە پەیوەندیدارەکان جگە لەو کەسانەی لەو حەڵقەیە کە پەیوەندی هەیە بە شاندەکە یاخود بە شێوەیەکی گشتی پەیوەندیەکانی دەرەوە لە هەرێمی کوردستانە لە ڕاستیە ئەگەر بێت و ماوە هەبێ باسی بکەین لە بازنەیەکی زۆر داخراوە گوزەرێکا لە حاڵەتە گشتیەکەیە بۆ هەندێک سەردانیش هەندێک تێکەڵی لە وەفدەکانی ترا دروستەکەی ئەگەرنا زۆربەی تایبەتە بە بەڵێ تێکەڵیە لە حیزبی حکومی زۆر جار هەیە سەردانەکە مۆرکێکی حیزبیشی پێوە دیارە بەڵام وەکو بەرهەمێکی حکوومەتی هەرێم سەرەکرێ ئێمە بەڕێز نێچیربان بازانی ئەو کاتێک کە پۆستی سەرۆکی حکوومەتی نەبوو سەردانی تورکیای دەکرد و وەکو شاندێکی لە هەواڵەکانە وەکو شاندێکی هەرێمی کوردستان وێناکرا لە کاتێکە ئەو جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کە باس لەو ڕخنەیەکرا وەڵامەکەی ئەوە بوو کە ئەوە کەسێکی شارەزایەوە کەسێکی دیارەوە کەسێکی ناسراوە بەڵام لە ڕووی یاساییەوە هیچ پۆستێکی حکومی پێوە نەبوو بۆیە ناتوانێت بە وەفدێکی هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵا بکرێت ئیلا ئەگەر بە ڕسمی لەلایەن دەستگا ڕسمیەکانەوە تەفیوز بکرێت بۆ هەستان بە ئەرکێکی تایبەت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. دەستخۆش کاک فەلاح دیانی زۆربەی ئەم سەردانانە ینی وەک ئێستا باسییان کرد تەنها بە هەواڵێکی کورد باسی لێوە ئەکرێ ینی باس لە گرنگی و ناوەڕۆکی ئەم سەردانانە بۆ خەڵک ناکەن ئێوە کە سەردانەکانەکەن ینی پێشەوەی سەردان بکەن لە هەموو دنیاە ینی ئەوەی کە سەردانەکەکە کۆنگرێکی ڕۆژنامە نووسی بچووک ئەکا دەڵێوە ئەچین بۆ فلان شوێن ئەمەیە ئەجنداکەمان کە هاتنەوە ئاینەشت بەڵام لە هەرێم ئەمە نابینین بۆ لە هەرێم ئەوەی دەشکرێ ئەوەیەکەوە بەر لە دەرچوون بەیانێک دەردەچێتەوە سەردانی ئەو وڵاتانە دەکرێت بۆ ئەو مەبەستانە لە کاتی ئەنجامدانی سەردانەکەش دیدار و کۆبوونەوەکان و ئاکامی کۆبوونەوەانە بڵاو دەکرێتەوە زۆر داش لە گەڕانەوە ئەندامێکی شاند یان لە ڕێگەی کۆنگرێکی ڕۆژنامەوانی باز دەکرێت. زۆر کەم ئەمە ئەبێت کە کۆنگرەی ڕۆژنامە نووسی بکرێن بە خۆم ئەگەر پێویست بکات و بابەتی وە هەبێت کەەوە کۆنگری ڕۆژنامانی بۆ بەسترێت دەبەسترێت ئەگەرنا لە چوارچەوەی ئەو هەواڵانێکەوە ڕۆژانە هاتۆتەوە دادن. باشە کاک فەلاح پرسیارێکی تریانی زۆر جارێ مابینین وەفدەکانی شاندەکانی عێراق کە سەردانی دەرەوەکەن گرروپێکی ڕۆژنامەوانی لەگەڵ خۆیانە بن لە هەرێمی کوردستان بۆ تا ئێستا نەبۆتە نەریت ئەگەر بشکرێت تەنها ئەو لایەنە سیاسیە تەلەڤیزیۆنەکەی خۆی لەگەڵ خۆیە باو ینی ڕۆژنامە نووسانی تر ئەمەیان پێ نابڕێت. ئێمە لە قۆناغی دروستکردنی ئەزمونێکی دیموکراسی لە هەرێمی کوردستانەوە تاکو ئێستا یەک کامرا و یەک ڕۆژنامە نووس دەدرێت لەبەرەوەی خەواڵی شاندەکە دەنێری نەک ئەوەی ئەمە چەندین دەستگای ڕاگەاندن لەگەڵ خۆمان بین تاکو ئێستا ئەوە بووە لەوانێت لە ئایندە وای لێدە بەڵام تاکو ئێستا لە هەرێمی کوردستان یەک تیمی ڕۆژنامەوانیە بۆ ئەو ڕخنەی ئەگیریڵەن بۆیە ئەم ینی ئاعتیماد ناکەنە سەر ڕۆژنامە نووسان لەبەرەوەی هەتا ئێستا هەرێمی کوردستان ئەو سەردانانی ئێکە زیاتر شاراوەیە یاخود
ئەو ئەقدانی کە ئەبەسترێت ئەو ئیتیفاقانی کە ئەکرێت لەگەڵ وڵاتانی سەردانیەکە تا ئێستا سەردانی ئاشکرا و یاخود ئیتیفاقیاتی ئاشکرا وازەح نییە بۆیە ینی هەرێمی کوردستان ناتوانێت بە ئاشکرایی باس لە سەردانەکانی بکە. هەرێمی کوردستان شتێکی شاراوی نیە تاوەکو بیشارێت و هەرێمی کوردستان زۆر بە ئاشکرا ئەو سەردانانە دەکا و ئاکامەکانیش ڕادەگرێت بۆیە ئەوە پرسێکی پەیوەنددار بەوە نییە کە لە بەرچی تیمی ڕۆژنامەوانی نابدرێت لەبەرەوەی تاکو ئێستا یەک تیمی ڕۆژنامەوانی کاگەر سەرۆکایەتی هەرێم بێت لەگەڵ یان دەچی یا سەرۆکایەتی حکوومەت بێت یان زۆر جاریشێت تیمی ڕۆژنامەوانی لەگەڵ نییە. کاک سەباح باسی مەسلەیەکی کرد کە چی بەدەست هاتۆ باستان نەکردو ئێستا تۆ توانی لێرە پێمان بڵێ ئەو سەردانانە یعنی چیتان بەدەست هێناوە تا ئێستا؟ کردنەوەی نوێنەراتیەکان نوێنەراتی بیانەکان لە هەرێمی کوردستان خاڵێکی گرنگە کردنەوەی نوێنەراتی هەرێم لە وڵاتانە و مامەڵە لەگەڵکردنی بە شێوەیەکی فەرمی هاتنی ژمارەیەک لە هێڵی ئاسمانی هاتنی کۆمپانیا و بەرێنەری بیانی و بوونی پەیوەندێک بۆ بەهێزکردنی پێگەی سیاسی و پێگەی ئابووری هەرێم و سەرکەوتنی سیاسەتی ئابووری هەرێم و بە تایبەتی سیاسەتی وزەی هەرێم خۆی لە خۆیدا دەستکەوتن بۆ ئایندەی گەلی کوردستان. کاک سەباحترەوە بۆ گلەیەکەن ینی ئێوە تانەوەی هەرێمی کوردستان بەرەو پێش بچێن لە جیاتی ئێوەش ینی حکوومەت بێ یاخۆ سەرۆکایەتی هەرێم بێ ئەو ئەرکەی کردووە هەرێمی کوردستان بەرەو پێش چۆ لەو بوارانەی کە کاک فەلاح باسی کرد. خۆی هەموو پێشکەوتنێک مایی دەستخۆشیە ینی کەس نکۆلی لەوە ناکە کە ئەم سەردانانە دەستکەوتی هەبووە بەڵام ئێمە شتێکمانەیە پێوترێ یاسا و پێوترێ پەرلەمان و مەرجعیەتی یاسایی تا ئێستا نەمانزانی یانی وەکو پەرلەمان ئەوکو ئەندام پەرلەمانی قسەیەکەم لیجنەیەکمان هەیە لە پەرلەمانی کوردستان لیجنەی پەیوەندیەکان ڕۆشنبیری بە هیچ شێوەیە ئاگاداری ئەم سەردانانە نییە تەنانەت راپۆرتێکشی پێ نادرێت لەو بارەوە ئەمە پرسیارە دروستەکە ینی تا چەندێک سەرۆکایەتی هەرێم بایەخی دەدا بە مەرجعی گەورەترین مەرجعی سیاسی و تەشریعی لە وڵاتە لە هەرێما کە بریتە لە پەرلەمانی کوردستان یەکێکی تر لەلایەنە گرنگەکانی تری حکومڕانی گومانمان لێ نییە بەس بۆمان ڕوون نییە یعنی گومان ئەگەر گومانیشمانە بێ حەقمان هەیە بەڵام حەقی خەڵکە بەسەر سەرۆکایەتیەوە و حەقی پەرلەمانیشە بەسەر سەرۆکایەتیەوە کە ڕوونی و شەفافیەتە بێت لەم سەردانانەدا و فعلەن ئاگادار بێ لە وردەکاری ئەم سەردانانە چونکە دنیای شەفافیەت و ڕوونیە لە هەندێک لە وڵاتەکانە شەفافیت لە دەستورا تەسبیت دەکرێ یعنی بۆ ئەوەی هیچ مەسئولێ هیچ دەسەڵاتدارێ هیچ بەرپرسێ نەتوانێت تەخەڵی و تەجاوزی حدودی قانونی خۆی بکە لە دەستورا تەسبیت کراوە کە ئەبێ هەموو معلوماتێک ئیتاحە و ئامادە بکرێت لە بەردەمی خەڵکە و لە بەردەمی لایەنە پەیوەندیدارەکانە بۆی ڕۆژە لە ڕۆژانەگەر کەسێک گومانی هەبوو لەگەڵ لەسەر سەرۆکایەتی خەڵک دیفاعی لێ بکە خەڵکەکە خۆی پەرلەمانەکە خۆی دیفاعی لێ بکە بەڵام ئێمە لەم حاڵانەدا کە ئاگاداری هیچ نەبین چۆن دیفاع بکەین لە کەسێک کە لە سەرۆکایەتیەک لە دەستگایەک کە نوێنەرایەتی ئێمە دەکات لە دەرەوە لە ناوە بەڵ ئێوە لە پەرلەمان داواتان بۆ نمونە لە حکوومەتی هەرێم کردو یاخۆ لە سەرۆکایەتی زۆر جار باس کراوە زۆر جار باس کراوە و داواش کراوە بەڵام تا ئێستا هەستەکەین بێباکی و بێمنەتیەکەیە لە بوارەکەیە کاگەمین ینی تۆ ئەمە بۆ چیە گەڕێنیتەوە ئەوەی کە کاک سەباح وەسفی کرد بە بێباکی و بێمنەتی لە مەسەلەیە ینی بۆچی سەرۆکایەتی هەرێم یاخۆ سەرۆکایەتی حکوومەت ناگەڕێتەوە بۆ پەرلەمان یاخۆ راپۆرتێکیان نایەتێ بڵێەوە سەردانی بە فلان شوێنمان کرد وامان کرد ینی ئەوانی کە لە دنیادا باوە ئەوە بە شێوەیەکی گشتی پەیوەندی هەیە بە ستراکچەری هەرێمی کوردستان و سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە بە دەسەڵاتەکان بە شێوەیەکی گشتی یەکەم شت دەبێ قسە لە سەرۆکەین کە پەرلەمان بۆ خۆی لاوازە و لاوازیش کراوە بە زۆرها شێواز لەلایەن حیزبە سیاسیەکانەوە بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان و هەژمونێکی تەواوی حیزبی سیاسی لە هەرێمی کوردستان بەسەرەوەی لە ڕووی دەسەڵاتیشەوە دەسەڵاتی جێبەجێکردن ئەو هەژمونە پەیڕەوەکە ئێمە ئەگەر بێت و تەماشا بکەین سەرۆکی هەرێم لە حیزبێکی دیاری کراوە سەرۆکی حکوومەت لە هەمان حیزب سەرۆکی فەرمانگەکان هەمان حیزب و کاک فەلاح بەڕێزیان لێرێ زۆربەی پێکهاتەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بە پێی ئەو راپۆرتەی کە ئەنجومەنی سەرکردایەتی کێتی بڵاوی کردەوە زۆربەی لە پارتی دیموکراتی کوردستانە کە حیزبە شەریکەکەشیان زۆر ئاگای لەو بەپێی وتەی خۆیان زۆر ئاگیان لە پەیوەندیەکانی دەرەوە نیە و لەو فەرمانگەیە دەسەڵاتیان لە ژێر پرسیارە
کەواتە لە کۆی گشتیە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان پەرلەمان بۆ خۆی لاوازە و لاوازش کراوە فەرمانگەکە و پەیوەندیەکان بۆ خۆی بەو جۆرێ چونکە لە ڕاستی ئەمە حقەتێک هەیە باسی بکەین سێ بواری سەرەکی لە هەرێمی کوردستانە لە چوارچێوەی بازنێکی داخراوە دەسەڵاتی تیاپی ڕەو دەکرێت لە بواری ئەمنیە ئەتوانین بڵێن هەژمونی حیزبێکی دیاریکراوی بەسەرەوەیە بە تایبەتی لە هەولێر و لە دوهۆک لە سلێمانی و لە گەرمیانیش حیزبێکی تر بە شێوەیەکی تر بەڵام لە ڕووی فەرمیەوە بە زۆرێکی ترەوە لە ڕووی نەوت و سەرچاوە سروشتیەکان بە تایبەتی نەوت و غاز بە هەمان شێوە ئەو هەژمونە هەست پێکەین لە پەیوەندەکانی دەرەوەش ئەو هەژمونە هەست پێکەین کێشەکەش لە تێکەڵاوبوونی حیزب و حکومەتایە نەک بە معنای ئەوەی کاتێک بەڕێ سەرۆکی هەرێم سەردان دەکا پەیوەندیەکە وەکو سەرۆکی حیزبیشە لە هەمان کاتە بۆیە ئەم تێکەڵیە ڕوودەدا و پەرلەمانیش تەنها ئەوەی پێدەکرێت وەکو گلەیەک حیزب ئۆپۆزیسیۆنەکان گلەی بکەن تەنها ئەویان پێ بەڵام لە هەموو دنیا و حیزبانی کە ئەی بنەوە دەسەڵات دەگرنە دەست ینی ئەو کەسانی کە ئەچونە بن بە سەرۆکیان هەر ئەوە حاڵەتێکی ئاساییە لە هەموو وڵات لە هەموو دنیا پێشکەوتوەکان حیزبی براوە حکوومەت پێکەێن بەڵام کۆنتترۆلکردنی حکوومەت لەلایەن حیزبەوە و تەوجیهکردنی بۆ خۆی کێشەکە دروستەکە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم ئەگەر بەوزوعەکە دوور نەخینەوە پێش ڕۆژێک لە 29 مانگ هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کۆبوونەوە بۆ بڕیاریان دەرکرد بە شێوەیە کە دکتۆر خۆی لەناو ئامادە بوو کە بە چ شێوەیەک تێپەڕێنرا ئەو یاسایە بۆیە بە هەژمونی حیزبی و ئێستاش بە جۆرێک لە جۆرەکان هەموو بابەتەکانی تر بۆ شێوێ دانانی نوێنەرەکان ئەگەر کاکفەلاع بەڕێزی بۆمان ڕوون بکاتەوە نوێنەرەکان لەسەر چ بنەمایەکدانداون ئایا لەسەر بنەمای من لە کۆلیژ یاسا و ڕامیاریم بواری پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندیەکانی دەرەوە پێویستی بە کۆمەڵێک پێودانگی ئەکادیمی هەیە جگە لە ممارەسە و خیبرەی ڕۆژانە و کەفاعی شخصی ئایا نوێنەرەکان لەسەر و بنەمایانە دانراون یاخود لەسەر بنەمای حیزبی هەندێک نوێنەر پێشتر نوێنەری پارتی بۆ لە فڵان وڵات بۆ بە نوێنەری حکوومەت نوێنەری یەکێتی بۆ لە فڵان وڵات بۆ بە نوێنەری حکوومەت تەنانەت ئێستا نوێنەری حکوومەت هەیە بۆ منە لە وڵاتێک نوێنەری حکوومەتە و نوێنەری حیزبیشە لە هەمان کاتە بۆیە مەسلەی تێکەڵبوونەکە بەو جۆرەیە مەبەزەوە نییە کە نابێ حیزب بە هیچ جۆرێ ئاگای لە حکوومەت و دامەزراوەکان بێ بەڵام چۆن تەوجیهی دەکا و ئایا بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان چۆن دەیخوازە چونکە سەرۆکی هەرێم هەڵبژێراوی هەموو خەڵکی کوردستانە و خەڵکی کوردستانیش پێویستە ئاگاداری دەسەڵات کاکفەلا حەگەر بە کورتی تعلیقێک لەسەر قسەکانی مامۆستا ئەمین بێت یعنی فەرمانگە پارتی دەسەڵاتدارەتیایە و یەکێتیش گلەیتان لێکا و نوێنەرەکان بە کەفاعەت نوێنەرایەتی حکوومەت ناکەن یەکەم لەسەر پێکاتەی شاندەکان ئەمڕۆ سیاست و ئابووری و زیاتر ڕۆشنبیری و ڕاگاردن پێکەوە گرێدراون بۆیە پێکاتەی شاندەکان بە پێی پێویستی و داخوازی ئەو وڵاتەیە و ئەو بابەتانەی کا باز دەکرێن و ئەو ئامادەکاریانەی کابۆی کراوە گۆڕانی کەسایەتیەکان لەسەر بنەمای پێویستی ئەو کەسایەتیە زۆر جاروا هەیە ئەگەر ئەو بەڕێزە لە وڵات نەبێت لە شاندێکی تر بێت لە شوێنێکی تر بێت کە نەتوانێت بێ کەسێکی تر لە شوێنی دادەندرێ وەکو وەزیرێکەوە لە شوێنی کەسێکی تر بڕە دوو پێکاتەی فەرمانگە وەکو ئێمە جێبەجێکەری سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانی حکوومەتی هەرێمی کوردستانیش پێکاتەیەکی هاوپەیمانیە کە لە بەرنامەی هاوپەیمانی کوردستانی لە هەڵمەتەکانی ڕاگەیاندن ڕاگەیاندرا و ئێمە جێبەجێکاری ئەو سیاسەتین بوونی فەرمانگە پەیوەندەکانی دەرەوە بۆ دروستکردنی پردی پەیوەندی لەگەڵ جیهانی دەرەوە ئێمە ناچێت ناو پرسە حیزبەکان ئێمە زیاتر وەکو حکوومەت و ئێمە بەرپرسیارین بەرامبەر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە بەڕێ سەرۆکی ئەنجومەن و جێگری سەرۆکی ئەنجومەن لە دوو پێکاتە سەرچەکەی ئەو حکوومەتەن بۆیە پێکاتی فەرمانگە ڕنگدانەوەی پێکاتەوەی کوردستانە و ئێمە داوای دەستگەی حزبیمان لە کەس نەکردو و ناشکن لەبەرەوە ئەم پێویستمان بۆیە کە ئەو کەسانە لەو بوارە شارەزابن و فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە تەمەنی 7 ساڵە لە سەرەتای 2007 دەستمان بە دامەزراکردنی ئەو دامەزراندنی ئەو فەرمانگەیە کرد بۆ ئەوەی کادری بەتوانە بۆ حکوومەت پێڕابگەێنی سەبارەت بە نوێنەرایەتەکان ئێمە لە قۆناغی گواستنەوەدان هەرێمی کوردستان وڵاتێکی سربەخۆی خاوەن ئەزمونێکی 100 ساڵەی حکمڕانی نییە ئێمە لە 91ەوە دەستمان پێکرد لە دوای 2023 دەرفەتێکەوە هاتە پێش دوای ئەو دانپیانانە دەستوریی لە عێراق و لە کۆمەلگانی دەوڵەتی توانیمان کار بکەین لە 2006 بەدواوە دەستکرا بە کابینەی یەکگرت و لە دوای ئەوە ئێمە هەستان بە ڕێخستنەوەی نوێنەرایەتەکانی هەرێمی کوردستان لە دەرەوە جارێکم بە یەک نوێنەرایەتی و 2 ئەمڕۆ 14 نوێنەرایەتیمان هەیە
بەڵێ حکوومەت هەرێمی کوردستان بەردەوام چاوپێخشانەوە هەڵسەنگاندن دەکات بۆ نوێنەرایەتەکانی لە دەرەوە بۆکردنەوەی نوێنەرایەتی زیاتر و بۆ دەوڵەمەندکردنی ئەو نوێنەراتیانە بە کادری لێ هاتوو بێگومان ئەوە لە بەرنامەی حکوومەتە بەڵام زۆر ئاسایش ئەو کەسانێکەوە لە چوارچەوەی کاری حیزبایەتی نوێنەرایەتیان کردویان ئەو ڕۆڵیان بینیوە ئەو ڕۆدانراون بەڵام بێگومان لە قۆناغی ئایندە بەو شوێ نامێنێت دەست خۆش بەردەوامە بین بەڵام دەچمە ناوبڕێک ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوەلاتان.